یەکێکی تر لە بابەتەکانمان باسکردنە لە فیلمی سینەمای ئەزموون هەروەک ئەو فیلمانی پێشووتر کە لە دەرهێنانی شەوکەت ئەمین کورکیە دیارە شەوکەت ئەمین ئەمە چوارەمین ئەزموونی خۆیەتی لە بواری فیلم و فیلمسازی و خاوەنی چەندین خەڵاتی جیهانی و بەشداری زۆرێک لە فستیڤالە جیهانەکانی کردووە لە بەرهەمهێنانی ئەو سێ فیلمەی تری پەڕینەوە لە غوبار و شوێنێک بۆ یاری و بیرەوەریەکانی سەربەرد کە بیرەوەریەکانی سەربەردی تایبەت بوو بە بابەتی ئەنفال و ئەوە ناوبانگێکی جیهانی بۆ خۆی پەیدا کردەوە و لە ئێستاە بە هاوبەشی هەرێمی کوردستان و لەگەڵ وڵاتی ئەڵمانیایە پێکەوە ئەم فیلمە بەرەم هاتووە و ئەم فیلمە لە ئێستاە دواکاری تەکنیکی تەواو بۆ وا بڕیارە بەم زوانە لەسەر شاشەکانی سینەما نمایش بکرێت. بەڵێ ئەمە یەکێکە لە فیلمە سینەمایە زۆر گرنگەکان کەوا بڕیارە بەم نزیکانە لە فستیڤالە گرنگەکانی جیهانی بەشداری بکات کە بێگومان ئەمەش بۆی ئەو تایبەتمەندی و ناوازەیی ئەم فیلمەوە هەیە کە بتوانێت بەشداری لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی و جیهانیەکاندا بکات. لە دەرهێنانی سینەماکاری کورد شەوکەت ئەمین کورکیە لە زەئیگزام فیلمی سینەمایی ئەزموون بەرەمێنانی مەمەد ئەکتاش و لە نووسینی سیناریۆی هاوبەشی شەوکەت ئەمین کورکیە و محەممەد ڕەزا گەوهەری سیناریۆ نووسی ناوداری سینەمای ئێران بەم دوایانە دوایین قۆناغەکانی تەکنیکی لە ستۆدیۆکانی شاری ئەستەمبوڵ و بەرلین تەواو کردو و ئێستا ئامادەی نمایشکردنەوە لە داهاتوویەکی نزیکدا لە فستیڤالە گرنگەکانی جیهان بەشداری دەکات. ئەم فیلمە بەرهەمی هاوبەشی هەرێمی کوردستان وڵاتی ئەڵمانیا و قەتەرە. فیلمی سینەمایی ئەزموون بەرهەمی کۆمپانیای میتوس فیلمە لە شاری بەرلین لە وڵاتی ئەڵمانیا و کۆمپانیای مەستی فیلم لە شاری سلێمانی بە پاڵپشتی وەزارەتی ڕۆشنبیر و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەرزی پاییزی ساڵ 2019 لە شاری سلێمانی وێنەگیرا و ستافێکی پیشەگەر لە سینەماکارانی هەرێمی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان وەروە وڵاتی ئەڵمانیا تیایدا بە سەرکەوتوویەوە بەشداریان کردووە. لە فیلمی سینەمایی ئەزمووندا کۆمەڵێک ئەکتەری بە ئەزموونی هەرێمی کوردستان لەگەڵ چەندین ئەکتەری گەنجی کوردستان تیایدا ڕۆڵیان بینیوە. ئەزموون چوارەمی فیلمی بڵندی سینەمایی شەوکەت ئەمین کورکیە دوای پەڕینەوە لە غوبار شوێنێک بۆ یاری و بیرەوەریەکانی سەربەردە کە بەم بەرهەمە سینەمایانە لە فستیڤالە گرنگەکانی فیلم لە ئاستی جیهاندا بەشداری کردو و کۆمەڵێک خەڵاتی بەرچاوی بۆ سینەمای کوردستان بەدەستهێناوە.